سەرەتا ئەو پیاوانەی کە سەردانی ڕێکخراوەکەمانەکەن ڕاوێژی یاسایان پێدەین و گویان لێ دەگرین، دوای بە دوواداچوون دەکەین لەگەڵ چەند پارێزەرێکی کە لەم ڕێکخراوە کارەکەن. ئێمە لیژنە و بەشەکانمان هەیە، متابعەی دادگاکان، متابعەی بنکەکانی پۆلیس دەکەین و ئەوەی جێگەی خۆشحاڵیە کە ئەمە بەڵگەی متمانەبوونی دام و دەستگا حکومیەکانە بە ڕێکخراوەکەمان ئەوەیە کە زۆرجار لەو پیاوانە بەر لەوەی بێن سەردانمان بکەن، سەردانی بنکەکانی پۆلیس دەکەن، لەوێەوە دەنێرێن بۆ ڕێکخراوەکەمان کە ڕاوێژی یاسایی لە ڕێکخراوەکەمان وەربگرن و لە ڕێ ڕێکخراوەکەمانەوە بە دوواداچوونی یاسایان بۆ بکەین و ئەو کەیسانەی کە لە خۆناغی سکاڵادان یاخود ئەو کەیسانەی کە لە خۆناغی لێکۆڵینەوە و لە خۆناغی دادگادان و هەروەها ئەو کەیسانەش دێنە لامان کە نەچوون سەردانی بنکەکانی پۆلیسیان نەکردو و سەردانی دادگار نەکردووە، ئێمە بە شێوەیەک ڕاوێژی یاسایان پێدەین کە ئەنجامێکی ئیجابی سەرسۆرهێنەری هەیە بە نسبەت ئەوانەی کە سەردانیان کردوین. بورهان عەلی سکرتێری یەکێتی پیاوان ئاماژە بۆ ئەوە دەکات جێگەی نیگەرانیە کە هیچ سنتەرێک و شوێنێکی داڵدەدان نییە بۆ پیاوانەی کە ڕوبەڕووی هەڕەشە و دەرکردن دەبنەوە تا لەو سنتەرەدا ژیانیان پارێزراو بێت. ڕۆژی 2 کەیس 3 کەیس دێتە لامان، هەفتانە بەدەیان کەیس دێت، ئەگەر بێت و کۆی کەیسەکان دەگاتە سەدان لە دەیان تێدەپەڕێت دەگاتە سەدان کە ئەمەش بەڵگەیە لەسەرەوەی کە کەیسی پیاوان توندیژی بەرامبەر بە پیاوان حاڵەت نییە بەڵکو و دیاردەیە و ئەم کەیسێکی جیهانیە، وەکو چۆن پرسی ژن و پرسی ئەوستەمێکە لە ژنان دەکرێت جیهانیە، بە هەمان شێوەی ئەو توندیژی بەرامبەر پیاوان دەکرێت پرسێکی جیهانیە، نەک هەر لە کوردستان، نەک هەر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵکو لە جیهاندا و ئێمە ویستمانەوە باوەکە لە زۆربەی وڵاتان بە ناوی لافی پێشکەوتنخوازی لێدەن کە پیاو دەبێتە ئۆنسۆڕی چوارەم بە پلە 4 ئەژمار دەکرێت. من لە بەش و لیژنەکاندا کۆمەڵناس و دەرونناس و مافناس و کەسانی کۆمەڵایەتیمان هەیە کە ئیش لەسەرەوە کە ئێمە لە مەکتەبی نمونەیە وانەمان وتۆتەوە ئەوانەی مرۆڤ دۆستی کە باسمان لەوە کردووە کە پێویستە ئێمە بە ئاشتیانە بەبێ ئیستیغلالکردنی بەرامبەر لە چوارچێوەی خێزاندەوەکو ئەندامێکی خێزان ژیان بکەین، ژیانێکی یاساییانە، ژیانێکی بە ویژدانەوە هەڵ بکەین لەگەڵ یەک و هەروەها باسمان لەوە کردووە کە ئێمە پێویستە وەکو مرۆڤێک ئەتیمادمان خستۆتە سەر پەروەردە، داوامان لە کۆڕ و سیمینار و لەو وانانەی کە لە مەکتەبەکانە وتومانەتەوە وەکو ڕێکخراو باسمان لەوە کردووە کە تاکیدمان لە پەروەردە کردوێتەوە کە داوامان لە دایکان و باوکان و ننک و باپیران و هەموو ئەندامانی خێزان و هەر خانەوادە و بنەماڵەیە کە پەروەردەی مناڵەکانیان بکەن پەروەردەیەکی مرۆڤ دۆستانە. بەپێی ئاماری یەکێتی پیاوانی کوردستان، ئاماری توندوتیژەکانی دژ بە پیاوان ئاماری بەرزن و جێگەی هەڵوەسە لەسەرکردنە و دەژڵێن جێگەی خۆیەتی کە پەرلەمانی کوردستان لە خولی نوێدا کار بۆ هەموارکردنی یاسای توندوتیژی خێزانی بکات و یاساکە بۆ هەموو تاکەکانی خێزان وەک یەک لێ بکات. ئێمە هاوکاری ڕێکخراوەکانی ژنان و خانمانیش دەبین تا ئەو ڕادەیە کە هاوسەنگی لە ئەرک و ماف لە چوارچێوەی خێزان و خانەوەدەدا بەدی بێنێت، بەڵام لەو چوارچێوەی هاوسەنگە دەرچێ ئێمە لەوێدا ئەوەستین و پێداگیری و تەرکیزمان لەسەر هاوسەنگیە، بەڵکو ئەوەی کە جێگەی سەرنج بێ بەداخەوە ڕێکخراوەکانی تایبەت بە خانمان و ئافرەتان و ژنان مەبدەئێکی جێگیریان نییە و یاخود لە ئەرک و مافدا نازانن سنووری ماف لەکوێیە و لەکوێدا سنووری مافی ڕەگەزی مێینە کۆتایی پێدێ و مافی نێرینە دەست پێ دەکات، لەبەرەوە ئازادی ڕەها و مافی ڕەها سنووربەندە بە چواردەوری خۆمانەوە. ئازادی من و تۆ وەکو پیاوێک لەو خاڵەدا کۆتایی پێدێ کە ئازادی کەسێکی کە دەست پێ دەکات، جا ئەو کەسە مێینەیە
یا نێرینەیە یا هەر کەسێکە یا هەر مرۆڤێکە لەبەرەوە سنووری کارکردنی ئێمە هاوسەنگی مرۆڤەکانە هاوسەنگی ژیانی خێزانی پیا و وەکو مرد وەکو ڕەبل ئوسرا و وەکو کوڕ وەکو ئەندامێکی خێزان وەکو باوک وەکو باپیر لە چوارچێوەی ژیانێکی ئاشتی خوازانەی مرۆڤ دۆستانەی هاوسەنگە لە ئەرک و مافدا مافناس و پارێزەرەکانمان خۆبەخشانە بێبێ بەرامبەر هیچ بەرامبەر و مقابل و تەنان هیچ منحەیەکی وەرناگرن هەر لە قۆناغی ڕاوێژکاری یاسایی لە چوارچێوەی ڕێکخراو لە بارەگای ڕێکخراو تا ئەگاتە سەردانی بنکەکانی پۆلیس و پاشان سەردانی دادگاکان هەتا قۆناغی کۆتایی کەیسەکە لەگەڵ یاناین و تەنسیق و هەماهەنگیمان هەیە هەم لە ڕێی سەردانی خاوەن کەیسەکان و هەم لە ڕێی پەیوەندی تەلەفۆنی و جەلساتمان هەیە و ئەوەی جێگەی خۆشحاڵیە کە ئێمە توانیمانە سەرکەوتوو بین لە سوودگەیاندن بە خاوەن کەیسەکان هەروەها وشارمان کردوتەوە لە چەند مادێکی قانونی کە بەر لە سەردانەکەی نەیزانیوە لەبەرەوەی ئێمە ویستومانە حدێک دابنین بۆ کەیسەکان بۆ کەیسە خێزانیەکان پەل نەکێشێ بۆ کەیسی جەزایی تر بۆ نمونە بەهۆی کەیسێکی خێزانیەوە کەیسی جەزایی تری بە دوای خۆیدا دەێنێ بریندارکردنە لێدانە هەڕەشەی کوشتنە ناوزڕاندنە ئەمان هەموو کەیسی جەزائین کە هۆکارەکەی سەرچاوەکەی کێشە ئەسلەکەی کە کێشەی خێزانیە و هەروەها ئێمە لە پانێڵێکی ژن کوژیدا کە من خۆم سەرپەرشتیم کرد چەند خەڵاتی یەکێتی پیاوان چەند خەڵاتێکی بە دیاری بەخشیە چەند هیوادبێژێکی پانێلەکە کە ئەم پانێلە باسی لە دیاردەی ژن کوژیە کرد و ئێمە لەو پانێلەیە پەیامی ئێمە پەیامی ئاشتی و تەبایی و هاوسەنگی نێرونێ لە چوارچێوەی خێزان و کۆمەڵگادا تاکیدمان لێ کردەوە وان ئەو ئامارانەی کە ساڵانی ڕابردوو ڕاگەیاندراوە و ئەم ساڵیش دوای چەند ڕۆژێک ئاماریەکی پیاوان ڕاگەیاندرێت و لە پشت ئەو ئامارەوە بەدەیان هێندەی ئەو ئامارەی کە گوێویستی دەبین بەدەیان هێندە و بە چەندان هێندە زیاترە لە واقع حاڵدا لە کۆمەلگای